بۆ ساڵی دووەم لەسەر یەک بەشی پەروەردە و بانگەوازی کۆمەڵی دادگەری پرۆژەی قورئان بەهاری دڵانەی بەڕێوە برد و هەزاران کەس لە سلێمانی بەشداریان لە تاقیکردنەوەکە کرد. تاقیکردنەوەکەش پێکهاتبوو لە سەرجەم و ئاەتانەی کە باز لە تەوبە دەکەن لە قورئانی پیرۆز. ئەمساڵ بە هەم یعنی وەکو گەڕانەوەیەک بۆ لای خوای گەورە و تەوبەکردنێک بۆ هەموو لایەکمان کە ئەمە پیشەی هەموو موسڵمانێکە کە هەمیشە ئەم هەڵوێستەی هەبێ بۆیە ئاەتەکانی تەوەمان هەڵبژاردوو دیارە بە زنجیرە بەرنامەیەک ئێمە ئینشاڵڵا پرۆژەکەمان بەردەوام ئەبێ. ساڵی پێشوو دوعاکانی قورئان بوو و دائیمەن لە سیاقی قورئانی پیرۆزیشە کاتێک کە دوعا ئەکرێ دوای دوعاکردن و تەوبەکردنیشە واتە گەڕانەوەی بۆ لای خوای گەورە بۆ ئەوەی کە زیاتر ڕەحمی خوای گەورەمان بەسەرا بێت و خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ ئینشاءڵڵا. ئامانجی من تەنها ئەوە بوو ئەمەیە وەکو خێرێکی دنیایی لەوەی کە بەشداریم کردووە ئەوەی کە لەبەرم کردووە وەکو خێرێک نەک وەک بە ئامانجی ئەوەی بڵێم بەهات بێتم بۆ ئەوەی کە دەست بڵێ نەبوو ئەوەی هات بێتم بڵێم بەشداریم کردووە لەما تاوەکو هەدیەیەک شو زانم شتێک ئەوە بێ هەت بۆ خێرەکەی خۆم کردومە. لە شاری کەرکووک و خورمات و پردێش پرۆژەکە بە بەشداری سەدان کەس بەڕێوە چوو. بەشداربووان ئەنجامدانی ئەم جۆرە پرۆژانە بۆ زیاتر شارەزابوون لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەرز دەنرخێنن. پرۆژەی قورئان بەهاری دڵانە و بتایبەت لە ئاەتەکانی تەوبە لە قورئانە لە شاری کەرکووک وەکو هەموو شارەکانی تری کوردستان بەڕێوە چوو. سوپاس بخوا سەروی هەزار بەشدار بوومان هەیە لەم شارەیە. دیارێکە گرنگی خۆی هەیە ناساندنی تاکی کووردە بە هەنێک لە بنەما ئاینیەکان ئەدینی کە کۆمەڵی خەڵک لە جیاتی ئەوەی مەشغوڵ بێتە بابەتێکی ترەوە دێ مراجعەی کۆمەڵک ئاەتی خوای گەورە ئەکاتەوە هەم سوودی بۆ خۆی هەیە و هەم دوایی ئەتوانێت سوودەکەی بە مناڵ و بە کەسوکارەکەی بگەێنێت. دیار لە ڕۆژگاری ئەمڕۆیە ناوەندی فێرکردنی قورئان و ئەو بابەتانی کەوا پەیوەستن بە دینەوە بە پەنجەی دەست ئەژمێردرێن. سوپاس بۆ خوای گەورە ئەم دەرفەتە کراوەتەوە بۆ ئامی خەڵکی ئەوانەی کە توانایان نییە بسنە مەراکزی قورئانەکان و توانایان نییە بسنە مەدارسە دینیەکان. ئێرەش دەڤەری ڕاپەڕینە وەکو هەمیشە هاوڵاتیان بە گەرموگوڕیەوە بۆ تاقیکردنەوەکە و بەدەمەوە هاتنی پرۆژەکە هاتوون و لە 9 شار و شارۆچکەی سنوورەکە زیاتر لە 3000 کەس بەشدار بوون. دەڤەی ڕاپەڕین لە 9 شار و شارۆچکە لە 9 شوێن تاقیکردنەوەکە ئەنجامدرا بە بەشداری زیاتر لە 3000 کەس. سوپاس بەخوای گەورە کە الحەمدولیلا بە گەرموگوڕیەکی باشەوە بەشداربووان ئامادەی پرۆژەکە بوون. ئێمە لۆ تاقیکردنەوەی ئینشاڵڵا دەرەجەیەکی باش دێن. ئامانجمان من بۆ خۆم قورئان خوێندەوە بەڵام لە سەرۆتی تەوبە شارەزایەکی وام نەبووە بەڵام بۆ ئەو پرۆژەیەوە من تاو شارەزا بووم. سەرپەرشتیارانی پرۆژەکە دەڵێن بەهۆی ئەم جۆرە لە پرۆژانەوە دەیان هەزار کەس ئاەت و فەرمودەکانیان لەبەر کردووە و ئێستاش کاری پێدەکەن. ئێمەش ئامانجمانە دین و ژینی خەڵک ئاوێتەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێت ببێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.